سڵاوتان لێبێتم کاتتان باش محەممەد علیم بەرنمەی چاودێرتان پێشکەشەکەم بەڕێزان لەم بەرنمەیە ئێمە تیشکەکەینە سەر ئەو شوێنانەی کە شوێنی مانەوە و حەوانەوەی هاوڵاتیانە بە تایبەت و تێلەکانی شارع عەتڵەس لەگەڵ ستافی تیمی تەندروستی کەرکووک چاودێری بە هۆبەی یەک لە هەمان کات پۆلیسی نهێشتنی تاوانەکان و پۆلیسی مادەی هۆشبەر و لە هەمان کات تیمەکانی کاینانیشمان لەگەڵە بێت بۆ پشکنینی تەواوی ئەو داودەرمانانەی کە لە ناو ئوتێلەکان هەیە کە گومان ڕەنگە بکرێت لەوەی کە مادەی هۆشبەرشی تیا بەدی بکرێت بۆیە تیمەکانی کاینانیش لەم پرۆگرامە لەگەڵمانە بن و بەسپاسەوە پۆلیسی کەرکووک هەمیشە هەماهەنگ بوونە لەگەڵ ئێمە و لەم پرۆگرامە بینەر بن کۆمەڵی نهێنینیە و ئوتێلەکانتان بۆ ئاشکراکەین بینەر بن. لێرە لە شەقامی ئەتڵەس دیارە بە شێوەیەکی گشتی بە هەمانگی لەگەڵ هێزانمنیەکان ستافی تەندروستی کەرکووک هاتوونەتە ئەو شوێنانەی کە شوێنی خەوتن و مانەوەن لە کەرکووک هوتێلەکان بە تایبەت ئەم هوتێلانە زیاتر کەسانی کەم دەرامەت ڕەنگە ڕوو لێرە بکات. لە شوێنی ژووری خەوتن و مانەوەیە سێ ئەوەی تیا سێ سیسەم و شوێنی مانەوەی تیا سیسەمە هیچ شۆرت سەحیتیان نیە، هیچ مەرجێکی تەندروستیتیان نیە؟ تەندروستیتیان نیە لەبەرەوەی نابێ ژوورێک سێ سیسەمی تیا بێ. محمد نبيل جابوا هاي جيب هاي المخدة هاي ذبة. شنو هاي المخدة؟ هاي البطانية أو تو بتانية أو ذلك درو فريدة من هذا بخ بيس نجوا بالغرفة والله مش حاسبها يوم ما صن قبلتنا ياس ماشي ياس والله سير عاود سكيش يمكن لا ئەو بە ئاودەست ناچێت سيرك ولا سير عاود سكا ولا با كاميرا كان يزق بيه بوتا مخزن بوتا مخزن سيرك أما مرزي تندرسي يعني هم سيسمكش مەرجی سەلامەتیشیت یانی هیچ سەلامەتی تیای نییە هیچ بەس عەرزەکەی کردیانتە کاشی و دیوارەکەشەوەتە سێکەچی پیسێ هەمزێن کاشیم سەوین شوێنی دەستشۆر و شوێنی پاکەرەوە و وتە کاشیە بەس کاشەکەی زۆر پیس بووەوەتە سێرەمە این زەبڵەکەی کە لالوونی تیان نییە بێگوڵە سێری وەرە سێریکە زۆر پیسە کامێرەکەتان بان نێزک بێتەوە ئەوە زۆر پیس بزان چی پیسێکە سێریکە ئەمە ئای شنو هذا شنو هسه ما بي لايلون شنو هسه ما بي لايلون هاي يلا حاول يطلعها برا ذبها لا ذبها هاي ذبها هاي ما يحتاج يلا ذبها يلا ذبها برا يلا قابل تسمعوا عليه ذبها يلا عيني بالفندق ما يرضى شنو بدي روح عيني روح شنو هذا يلا واحد يكتب منو يكتب؟ كاك عبد الله ليش ما تكتب؟ واحد خليه يكتب يلا حياتي يلا خلي واحد يكتب شوف ئەمە سير ما فوت التنافي عندنا ولا نا غرفك سیمای یەکێک لە ئوتێلەکان يلا قيس يابا تعالوا خذ هاي الصورة مال هذا تعال شنو هذا؟ تەنافێک لە ناو تنافي الناو جورك خەوتن وسي سمكش دان راوا سيرك مەرجی تەندروستیتیان نیە مرزي هيز مرزي ثانية شلون بتناف الناو جوري خوتن هاي موبايل مال منو شيله عيني تم خلينا ما شيله يلا شيله سيرك قني سيرك بوتا غرف بوتين مالك كامل بێگومان يلا تعال
تیمەکانی کاینان دیارە سەرقاڵی ئەوەن کە بەدوای مادەی هۆشبەریش بگەڕێن هەر لە ناو ئەم ئوتێلی کە ئێمە بۆی هاتوین لە شارە ئەتڵەس بەسپاسەوە تیمەکانیان لەگەڵمان هەماهەنگرت وا بەرەو لای کاک عەلی جەمیل لە ڕووم کاک عەلی چ شتێک سير اما حال فندقه هیچ مەرجێکی تەندروستیان نییە ڕاستە هیچ مرد سێریکە ئەمە چییە ئەمە بەس بزانین ئەمە چییە ئەمە ئاوە بەس ئەمە بەوا چێ هیتر بێ گیزەرەکە بەڵێ گیزەرێکیان ناوە خۆیان دروستیان کردووە ئەمە مەرجی سەلامەتیتیان نییە بێگومان وەڵڵا هیچ تیان نییە کارەبایتیانە بێ ئەو ستافە مەقەیە کارەبای بە کاک پێشەوە مەقەیەتی بێ ئەوەی کە جێی پرسیار بوو مانەوەی یەک شەو لەم وتێلە تەنها بە 1000 و ڕوبعێک بازار ڕوبعە لێرە نیشتە جێ بێ بۆ شەوێک بە 1000 و ڕوبعێ لە شار ئەو پیسێتش بینی بێگومان خۆرفەکەش نە تەبریدی تایە نە تەدفێتی هەیە مەرجی تەندروستی مەرجی تەندروستیتیانە و مەرجی سەلامەتیشتیانە گەرە هەر سەریرێ ینی هەر شوێنێکی مانەوە هەر قەڕوێڵەیەک سیسەمێک گەرە 2 مەتر بینی بێ گەرە غورفەیەک 16 مەتر مربع بێ مەرجی تایبەتی خۆی هەیە ئەو 16 مەترە بۆ یەک قەڕوێڵەیە یا یەک سەریرێکە بۆیە ئەوانی شەوی ئەکەن 1000 و ڕوبعێ بۆی خەڵک زیاتر ئەگەر ببێتە دوو سیسەم گەرە 2 مەتر بینی بێ تێگەشت دەستخۆش ڕێزانێمە هەل لە شارع ئەتڵەسین و لەگەڵ ئەم ستافە بەردەوامە بینەردم ئەو غەسالەیە نابێ لێرە بێ لە مەمەڕ چۆنە بێ غێر شوێنی تایبەتی خۆیە بێ ئەمە چۆن لێرا بێ لەسەر چی ئەساسە عامی چی عام حەقیقی عام چۆنە بێ لێرە بێ ێ بازلی بشوە ئەی بێ بۆ حەمام لێ جێگایەکدانەی ئەو دەستێمە لێرەی ئەوە سێ سیسەمە سێ قەڕوێڵەیە سێ قەڕوێڵە نابێ ئەوها بێ ئێستا مەسەن ئەگەر ئەمە 16 مەترە ئەم ژوورە گەرە 16 مەتر مربع بێ بۆ سێ سیسەم بۆ یەک سیسەم ئەگەر بۆ 2 سیسەم گەرە ئەم 16 مەتر گەرە بینی 2 مەتر بێ ئێستا ئەمە 2 مەتر دەرەچی ئاوە بەس ئەو دانەیە زیادەیە سام ژوورە ئەتوانین بیکەینە ژوورێک نیظامی شروط سەحیتیا بێ بەس ئەمە نە سبلەتی تایە نە یەک شتێکی تایە گەرمکەرەوەی تیا نەیە نە تەدفیە نە تەبرید تێگەی تەلەڤیزیۆن شتیان نییە ئێرە شوێنی دەست شۆرە سەر ئاوە ئێرە بۆنێکی پیسی ئارە وەڵڵا ئەمە مەرجی تەندروستی هیچ مەرجی تەندروستیان نییە ساحبەیتیان نییە گەرە ساحیبا بێ مفەڕقە بۆنی پیسە زۆر بۆنەکەی پیسشە و مفەڕقەیتیان نییە گەرە شوێنی خۆرشی لێبێ تاویە پێوە درێ لا أدري مسدود لا أدري بس ماكو لا صاحب مفرقة ماكو ضوء يعني الشمس ما يطب حتى هو ما يطب اي والله يعني شلون تعيشين هذا ماكو لا تدفئة لا تبريد لا جينا غرفة ها والله صار سنتين ئەلێ 2 ساڵە من لێراژم لێرەش نا خۆری تایە نە هەوایە پاک دێ تێگەی و ئەمەش سێرم پسێ جگەرەکە بەس تۆزە مەزانە ئەمە دەرێ بەس با بێتە ژوورەوە کامێرەمانەکە سێریکە کاک ناوی چیام کاک هانە سێریکە سێ جگەرەکە یەک جێگایەکی تەندروستی لەم ژوورە نابین یعنی شتێ نییە تەندروست بێ نە مەرجی سەلامەتی تایە نە مەرجی تەندروستی تایە نە جێگای شتایە خۆر بێتە ژوورەوە نە جێگای شتایە هەوای پاک بێت و بڕوە نییە مەرجی تەندروستی تیانە نیایەن تیان نیە ئێرە
شوێنی دروستکردنی خواردنە ئەمە على ئەساس مەطبەخیانە غورفەی ئامادەکردنی خواردن بۆ هەر کەسێک هەر ژوورێک بێ خۆی خواردن بێنێ لێرە دروستی بکە بەس ئەمە یەک مەرجیتیان نییە سێریکە شوێن ساحیبە جێگاکە هەیە بە ساحیبەی تیان نییە سێر ئەو پەنجەرانە کە پەنجەرەکان هەمووی بۆتە گریس بەس تۆزێکە نێزک بیتەوە سێ پەنجەرەکان کە ها ڕۆن هەمووی بۆتە ڕۆن و گریس و یەک مەرجێ تەندروستی تیان نییە سێر عەرزەکە کە ها کوا ساحیبەکەی وڵا چۆ سێریکە سێرەم یەکە سێرە و ژوورەکە سێر وخدا ژورما مەسەزانمانە چۆن چۆنیە چۆن شقێ دەیتە نەفەرێک ئەمانە ثابتن یعنی غرفە خۆیەتی ئێمە بۆ ژورۆش ناڕۆین یعنی خۆیانە بێ پاکیکەنەوە میکەن بەیانی سانسم بوت بەیانی غەڵق دەکەین هەمووی خەبەریان بەدەرێ با نەمێنن لێرە ئێمە خەبەر تا ئێستا دەینێ غەڵق بەیانی سەعات 9 دێن لافتەی لێدان نابێ یەک نەفەرێ بمێنێ باش حیاتم لەبەرەوە سێرە و ژوورەکە هەمووی هەر کاریسەیە کاریسە مامۆستا وەرە سێریکە نە تەبرید نە تەدفیئە نە بەس دەقەیە بەس لەکوێ هەیە ما ناڕۆم نابڕۆ بەو ژوورە خۆت سێریکە بڕۆ یەک ژوورە چیان نییە خوا کوێ کامە وەرە تەرمان لەسەردان لە خواردانی نەسووتە صاحبەیە کوا بۆنە صاحبەیە صاحبە لە کوێ لە غرفەکان تەدفیە کوا سبلتتان کوا سبریت چی مامۆستا بەس چەند نەخەوێ بەس من حەقم چییە ئەنجا بۆ حەقم بەس 3000 خوێ پاچیکە و جوانیکە و گرانیکە من حەقم چییە چی 3000 بەس مانجێ هەمووی 3000 ڕۆژی 3000 ئەمە ئێستا گرانترە 3000 ئەوەی تر یەک و ڕوبع بوو تەواو ئەمە نابێ کاکە ئەمە یعنی یەک شوێنێکی تیان نیە سەلامەتی تەندروستی تیا بێ ئەو تینەت بۆ کردووە و ئەو منوارە بە چینکۆ چۆنە بێ بیگری حیاتم بارانسی گەلە جامدانەی دووەم شوێنێکت داناوە بۆ پەیژەی فریاکەوتن هەر قووەت هەیە بگابەوە قووەت هەیە خاتر خوا چۆن دەربچی ئاخە دەی پێم بێ یەک ژوورێکی تیان نیە پاک و تەمیز بێ بەڕێزان هەر لێرە لە ئوتێلێکی تر کۆمەڵێ ڕەوشێنی یاساییان گردووەتە بەر پۆلیسی گەشت و گوزار دقیق لێپرسینەوە لەو کەساناکە کە ئەمڕۆ دێنە ئەم ئوتێلە و لە هەمان کات خاوەنی ئوتێلەکە و مۆڵەتی فەرمیان وەکومانەوە لە ناو ئوتێلەکە و ڕەوشێنی یاسایی خۆیانە لە هەمان کات بەشی کایناین کە بە گشتی ئوتێلەکەیان پشکنی و هەندێک لە داوا و دەرمان دەستی بە سەراگیراوە کە ئەو داوا و دەرمانە پێیان باش نەبوو بەردیدی کامێرە بکەوێ کە دەرمانی وەکو حەساسێ و ئەو کەسانی کە نەخۆشی پێستەیان هەیە بەکارهێنرێ دیارە قەدەغەیە لە ڕووی یاساوە بەتایبەت لە ناو ئوتێلەکە و لە هەمان کات پۆلیسی نەهێشتنی مادەی هۆشبەر هەماهەنگر لەم هەڵمەتە و بەڕێز عەلی جەمیل لێپسراوی بەشی چاودێری هۆبەی یەک لە تەندروستی کەرکووک کە بەم شێوەیە بە شێوەیەکی چڕ ئەتوانم بڵێم ئەم پلانیان داڕشتووە تایبەتیان کردووە بەو ئوتێلانەی کە لە ناو کەرکووکە بە تایبەت شوێنەکە بڵێن ئێرەی کە ئێمە لین شارە ئەپڵەسە بەشێکی زۆر لەم ئوتێلانە پیسن یاخود ڕێوشێنی مەرجی تەندروستیتیانە بۆیە لەگەڵ ستافەکە بەردەوامە بین کاک عەلی کۆمەڵێ گرفت لێرە بەدیکرا کۆمەڵێ ئەمەش داخین بەیانی بۆی کەس نابێت کەسی تیا لەبەرەوەی شەوە بڵێ بەم شەوە درەنگان ناتوانانی کەس دەرکەنگە دەرەوە واتە ئێرەش داخرێ ئەوەش داخرێ بەیانی ئینشاڵڵا سەعات 9 ئێمە داخین بە پێی ڕێنمایەکانی تەندروستی گشتی بەڕێزان هەر لەم هەڵمەتەی کە لەم شەو دەست پێکراوە تایبەت بە ئوتێلەکانە لە شار ئەتڵەس و بە شێوەیەکی گشتی پشکنین بۆ
نێو کوالێتی ئوتێلەکانە کرێت ئوتێلێکی ترەوە شوێنێکی جیاوازترە کاک عەلی هەستم کرد هاوارت کرد بۆنێکی پیس دەلێرە هەر نییە خەریکە دەبەنگە بین دەبەنگ بەس کامێرە خەلیزی خەلشش ئێرە کەڵکیمانەوەی نییە ناوەڵڵ سێر ئاوکە سێر خەسانەکە سێرە و زباڵانەکە یعنی هەمووی پیسی و زبڵ و خاشاچیان چوەتە سەروی سەرەوە هیچ مەرزێکی تەندروستیان نییە لێرە بەگشتی هێزەکان لەوە لێکۆڵینەوەکەن کە ئایا لە ڕووی یاساییەوە هیچ بابەتێکیان هەیە کە ئەمڕۆ مۆڵەتی ڕێگە پێدرا بێمانەوەیان لە ناو ئوتێلەکە بەسپاسەوە پۆلیسی گەشت و گوزار لەگەڵمان هەماهەنگن و لە پرسیینەوەی خۆیانەکەن پرسیاری خۆیانیشەکەن ئەو لە ڕووی یاساییەوە ئەرکی خۆیان ئێمە ڕەنگە زۆر بۆمان نەبێ تێکەڵیان بینە لەسەر ئەو بابەتانە هذا ينغلق خوش ما ادري شنو عايز بالقانه شايف كله زين يلا والله الحبسيه عين الانتاج سەرجەم ئەو مەرجە تەندروستیانی کە دکتۆر عەلی باسیەکە جێبەجێ نەکراوە لە ناو ئوتێلەکە و سەرجەمیان دەبێت لێرە لە یاداشتێک بنووسرێت و بچێتەوە بۆ هەم خاوەنی ئوتێلەکە لە هەمان کات بەشێکشی بچێتەوە بۆ تەندروستی کەرکک لەسەر داخستنی ئەم ئوتێلە دکتۆر عەلی کۆمەڵێ والله هیچ بەرزیتیان نییە گەرە یەکسەر غەڵقیکەی هاوشێوەی ئوتێلەکان هەمووی هاتوینە بۆ چۆ گەرە غەڵق ئەبێدا بکرێت ئەوە یاکەوە دوو ئەمە سێ تیمەکانی کەینان لێرە لە ناو ئەم وتێلە سەرقاڵیەوەن کە پشکنین بۆ کۆمەڵی بابەت بکەن کە وەکو بابەتی مادەی هۆشبەر و کۆمەڵی بابەتی تر لە تەواوەتی ناو وتێلەکە پشکنینیان ئەنجامدا و تاکو ئێستا بە خۆشحاڵیەوە شتێک دەستی بەسەر نەگیرا کە جێگای گومان بێت بە شێوەیەکی گشتی پشکنینێکی ورد لە تیمەکانی کەینانەوە بۆ تەنانەت داوا دەرمانەکان ئێستاوی کە سەرقاڵەتی داوا دەرمانە بە شێوەیەکی گشتی ئەگەر هەر بابەتێک لە بابەتی مادەی هۆشبەری تیابێ ڕاستەوخۆ هەستی پێکا هسه شنو هذا؟ هاي من انا على تهويه هاي مبرده شنو؟ هاي مبردة صيفية يعني بالصيف مركزي انت تدري لازم هاي 16 متر غرفه 16 متر سرير واحد مو هو استاذ نوبات تجي عائلة هاي كنا حاطين سرير واحد بتجي عائلة نجيب سرير وياه تروح العائلة يشيل السرير ايوه هاي ما بي شنو هاي ما هاي بي. بعد هاي ميزه هاي شنو هذا؟ هاي شرط شنو هذا؟ شنو فندق شنو؟ هاي باب شنو هذا؟ كله وسخ شوف كله وسخ وسخ ولا ايش قد ليله؟ ليلية 3000 لو 5000 ليليه؟ اي والله يعني 3000 يعني 3000 شنو ربحه؟ النظافة ما عليه النظافة ما عليه بس هاي شو تسوي؟ يجيك عامل تنام بفارغ يدبر الغرفة يعني شوف هاي الوايرات هاي الوايرات شنو هذا؟ هاي الوايرات شو اسمه؟ سير وايرانك كاك محمد سير بنزرك بس اسم بنزرة ما هاي شباك ما ادري والله هاي شنو هذا؟ ما يصير كله شوف مشغول لا مو ميقول يعني شرشف هاي تسبسب شابيتي خاطر الله ما شرشف فوقها مغطية شوف 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 هاي لازم هاي الاسفنزة ما بي شوف لا مو هذا شرشفه يعني ومغطيه بشرشف استاذ هذا شرشف ينغسل ونغطيه ادري يا سا هذا مشقوق هذا مبدله ما يصير لازم كله ابيض كل غراضك ابيض ليش؟ يوميا غسل ماكو ملون صادق ماكو ملون صادق تعرف يعني اذا يوميا ابيض احنا مو فندق سياحي احنا شعلة السياحة شعلة احنا فندق شعبي بالسياحة شعلة النومة هي نومه 3000 يعني انا ادفع داري ما علي من ايش قد تسعيرها انا اريد اقدم شيء للزبون للمواطن نظيف ان شاء الله ما يصير هذا ان شاء الله دلل هاي المشجر ما يصير أمن سياحي ئەمە ڕێنمایەکانی ئەنەدات گەشت و گوزار ڕێنمایەکانی ڕێنمایەکانیان داناوە لێرەش هەر شتێک بێ لێرە هەمووی بۆ ئەوانی واخەون لێرە نووسراوە بێگومان
خۆشیان بە زمانی عەربی لەگەڵمان هەڵبەت ماندوون خۆیانەوە تا لەگەڵ ئێمە و سەرقاڵی لە کۆڵینەوەی خۆیان ئەم پشکنی ناکەین سێری هێنش عینەن غەسالەکە ئەوە تا ئەوێ بینێ زبڵ ئەوە تا مەخسەلە پیسە طبعا سێرە مەکە سێم پلاستیکە سێرە و سیمەکە و سیم قاپشۆرە بینەران ناخۆشترین بۆ نەتوانم بڵێم لێرەیە لە یەکێک لە ئوتێلەکان هیچ ناتوانین سێریکە مەخسەلە وات بینیوە خەڵاتی نییە یەک زەمبەلێکی داناوە هەرزەکەشی زۆر پیسە سێرە و ساحبەیەکە پیسە ها ئیش ناکە بس بدرو داناوە هذا رابع أو خامس أوتيل الفنادق جانبي نفس الملاحظات اللي موجود في نفس عبالك متفقين نفس الوساخه ماكو اي ترتيب ماكو اي نظافه دا تشوف هسه هذا بطبخهم اي صح الكل دا يجي هنا دا يسوي اكل بهذا شو اسمه بهذا الطباخ والغرف حدث ولا حرج نهائيا كل شيء ما بي شروط صحية ما بي ابدا لا شغل بي لا نظافه بي لا المخاديد لا البطانيات يعني حاله مزريه بالفعل يعني والحل ينغلق وما ينفتح لحين اجراء كافه الشروط الصحيه يعني هذا الفندق نفس الحال ينغلق نفس الحال مثل ذولاك وما راح ينفتح لحد ما اذا انفتح قبل نحيل المحكمه راسا بدون سين وجيم ناس ما يعرفون دا تشوف تفتح الغرفه فدريحه يجي من عنده هذا كله بامراض يعني حرامات ئێرە سەرەتای چوونە ناوەی ئوتێلێکە بە جودی ئەمە پێیژەکەی بەم شێوەیە و لەگەڵ تیمەکانی تەندروستی کەرکووک بە شێوەیەکی چەر ئەمڕۆ ناو ئوتێلەکانە پشکنن بەبێ جیاوازی. أمن سياحي موجودين يقول عدو النزيل خابرة؟ شانيت خابرة هو بالفندق هيك ليش تفتح ليش؟ يعني يفتح هو بيدي يعني يقعد رجال عامل ليش تفتح؟ شوف ولا سير الكاميرا سير كمان أو الذكية ها ورا كاميرا بس ما بيتبيش ورا ما بيسيرك أما سيرك أما زي قاعدة الشوركية همو يزبلوا بي سي وخاشاك سير رطوبة هيك سيرك سيرك هذا سكان همو يشكاو بيسو يك كيني تاني بوني ديو صاحبة شي تاني نية تانية صاحبة تانية سيرك سير بس صبغ بس صبغ يسوي سيرك اما بس عطوه بس صبغك وين ما يجي يا عامل سير باكيت اما تراثه سيرك شتي بيس بوخليك سيرك اما دائما خصتوها على اساس ما تعميرك شيء بس عبارتها للصبغ اما شيء اللي كابوني هنا غيره ويسترني هسه مو قلنا انا مو قلنا لا ما عسيويا اي مو قلنا انا اتعمر يلا تجي كامل تعمير زين ليش يخلي نزيل هنا هاي امن سياحي قال يوميا يجي يمنا نزيل موجود يمه فهذا انتم كاسرين الغلق زين انتم كاسرين الغلق احنا راح نحيلك للمحكمه دیارە بۆی بۆ بینەران ڕوون بێت دکتۆر عەلی سەرقاڵی مناقەشەیەکە لەسەرەوەی کە ئێرە بۆچی کراوەتەوە موتێلە دیارە پێشوەخت خاوەنی موتێلە ئاگادار کراوەتەوە لە بەڕێوەبەرایەتی تەندروستی کەرکووک کە ئێرە دابخرێت لە هەمان کات پابەندی مەرجەکانی تەندروستی ببن بەڵام پابەند نەبووە و دیسان ئێرەی کردوتەوە بەبێ ئەوەی پابەندی ڕێمایەکانی تەندروست بێ بۆیە بەڕێز دکتۆر عەلی بڕیاری دیسان بڕیاری داخستنەوەی دا بەڵام ئەم جارە بە مەرجی جیاواز کە ئەدرێت بە محکەمە دەبێتەوە کات لەگەڵ محکەمەیە بابەتەکە یەکلایی بکاتەوە. درەنگانی شەو و زستانێکی سارد ئێمە لەم هەڵمەتە لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی کەرکووک بەشی چاودێری بەردەوام بووین و لێرەش هاتیینە کۆتایی ئەم چاودێرە ئەمەی قسەی کۆتا لە دکتۆر عەلی وەربگرم بەگشتی هەڵمەتەکەتان لەم شێوەیە ڕۆژانە بەردەوامە بێ و لە هەمان کات
ئەمڕۆ لەمەنە کاتێک کە پێکەوە بە شێوەی مەیدانی کارمان کرد چەند ئوتێل داخرا ئێمە ئەمە پێنجەمین وتێلە داماخستووە هیچی ڕێنمایی تەندروستی گشتیتیان نییە هەر هەمووی یەکێکیانش ئەمەیە کە داماخستووە پێش مانجێک پێی ماوەت گەرێت تەعمیر بکە ئەمە ڕێنمایەکەی شکانووە على ئەساس خۆی هەم تەعمیرەکە هەم نەفرش دانا لە ناوی بۆی بحەوێتەوە واتە مەرجەکانی ئەوەی پێشێل کرد و ئەدرێت بە دادگای یاخود ئەدرێ بە ئێمە ئێستا ئەمە حالی محکەمەیەکەین ئەدرێت بە محکەمە بۆی دادگا لەبەرەوەی ئەمە یەکەم زاری نییە تەبلیغمان کردووە پێی ماوە تۆ جارە خەڵقمان بۆی دەرکرد ئەمە دووەم جارە سپاسانەکەم ئێوە ئەم تیمە بەڕێزم سەرجەمیان ئێمە لەگەڵ دكتور سينان تعبتك اليوم وشكرا لحضورك ويانا. والله اشكر قناتكم اول شيء دائما سباقين ويانا وطبعا التيم مالتنا 24 ساعه بالشارع اكيد هم تعبانين ويانا وان شاء الله يجيب نتيجه احنا ليل نهار نفتر عليهم وماكو اي تساهل او تهاون وياهم الغلطان هذا ننبهه مره ثاني مره نفس الغلط نحيله للمحكمه مثل هذا صاحب الفندق بالضبط هسه هذا يوم الاحد نحيله للمحكمه شكرا اهلا وسهلا سپاس بۆ ئێوە سپاس بۆ ستافە بەڕێزە بەرەوەی بێمە کۆتا ئامانج لەم چاودێریکردنە بەسەر چێشخانە یاخود بەسەر تەواوی ئەم فنجقانی کە ئەمڕۆ بەسەرمان کردەوە هەر بۆ بەرژەوەندی هاوڵاتی ئەم ستافە بەڕێزی کە ئەمڕۆ شەون و خوینیەکەن درنگانی شەو سەرقاڵی ئەوەن کە بتوانن خزمەتێکی باشتر بە هاوڵاتی بگەێنن منیش لەگەڵ ئەو ستافە دێمە کۆتای چاودێری ئەمڕۆ تا بەرنامەیەکی تر بە دیتان